سڵاوی خوای گەورەتان لێبێ بینەرانی عەزیز و خۆشەویست لە هەرکوێ گەنج جوانترین سڵاوتان لێبێ. خۆشحاڵم لەم ئەڵقە تایبەتەی بەرنامەی گفتوگۆ لەگەڵتانم. قسە دەکەین لەسەر بوژاندنەوەی شاری کفری و گرفت و کەم و کورتیا کۆمەڵایەتی و خزمەتگوزاریەکانی شاری کفری و داوا و خواستی هاوڵاتیان لە شاری کفری. سبەی نێژ بڕیارە لە شاری سلێمانی دەستەی بەڕێوەبەری یا پاڵپشتی شاری کفری کۆنفرانسێک ساز بکەن و داوا و خواستەکانی خۆیان بگەێنە لایەنی پەیوەندیدار. میوانداری هەریەک لە بەڕێزان مامۆستا قەیز عەبدولقادر کاک ئەبوو جیهادی کفری، بەڕێز مامۆستا قادر ئیسماعیل ئەندامانی دەستەی پاڵپشتی شاری کفریم کردووە و پێکەوە باز لە کێشە و گرفت و داواکاریەکانی تەواوی دانیشتوان و هاوڵاتیانی کفری و دەوروبەری دەکەین. بەڕێزان زۆر بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. خۆشحاڵم کە لە شاری کفریەوە بە مەبەستی گەیاندنی داواکاریەکانتان ڕووتان کردوتە شاری سلێمانی. زۆر بەخێر بێن. مامۆستا قەیز عەبدولقادر لە جەنابتەوە دەست پێ دەکەم. بزانم بێموبالاتی و بێمنەتی دەسەڵات و دەسەڵاتی کوردی بە تایبەت بەرامبەر بە قەزای کفری و بە دەوروبەری و بە دانیشتوانی لە کەیەوە دەستی پێکردو؟ ئایا ئەمە پەیوەندی بە قەیرانی ئابووری بە تایبەت لە 2014 و هاتنی داعش و ئەو بڕووبیانوانەوە هەیە کە حکومەتی کوردی زۆر جار لە بەرامبەر پشتگوێ خستنی ناوچەیەک یا شوێنێک بۆ خەڵکی بە پاسا و بە بیانویان هێنێتەوە؟ ئەمە پەیوەندی بەوە هەیە هەر پێشتریش کفری هەمیشە پشتگوێ خرا و بێخزمەت بووە؟ بەنای خۆی گەورە زۆر سوپاس بۆم دەرفەتە، زۆر سوپاسی تەلەڤیزیۆنی پەیامەکەین. نا ئەمە پێشینەیەکی لە پێشتری هەیە ئەم پشتگوێ خستنی شاری کفری، بە واتایەکی تر بڵێم هەر لەو کاتێک کە حکوومەتی هەرێم دەسمایەیەکی باش بوو و لە حکوومەتی مەرکەزیشەوە پارەیەکی زۆرە هات، ئەمە لە شاری کفریە ئەوەمانە ئەبینی کە خزمەتگوزاریەکان وەکو پێویست نییە، بەڵام بەرچاوڕوونیەکمان نەبوو هەتاوەکو تەواوێک لە داتا و زانیاری بەردەستکەوت. هاتنی شەڕی داعش و ئەمانە ئەوە بووە خەمێکی گەورەتر بۆ ئێمە. ئێمە لە دوای 2003 بەڕوونتر بیڵێم ئەو کاتە ئێمە لەگەڵ حکوومەتی عێراق تەماسێکی زۆر نزیکمان بوو، هەرج بیانوێک بووە بۆەوەی خزمەتی کفری نەکرێت لە هەر جوڵانەوەیکی هێزی عێراقیە کفری بەردەستی جێشی عێراقەکەوێت لەبەرەوەی دووریەکەمان ئەوەندە نەبوو، بە جۆرێک بوو لە هەندێک شوێنە ئاگەیشتە 10 مترێک. ئەوە بیانوێک بوو بەدەستیانەوە. دواتر لە 2003 ئیتر ئەوە حکوومەتی هەریە هەنگاوێکی بەرەو پێش و گەیشتە کەرکووک و ئەو ناوەش دەستی خزمەتگوزاری گەیشتە زۆر ناوچە، بەڵام ئێمە هیچمان نەبینی لە کفری. ئەوەشی کراوە لە کفری کۆمەڵێک تقریبا 450 خانوویە کراوە لە ئیمام محەممەدەوە کاتی خۆی حکوومەتی عێراق ڕوخانی لەگەڵ کۆمەڵێ منەزەمەوانە لە ڕێسکاڵاوە ئەوە دروست کرا، کۆمەڵی خانووی ئەوبەری کراون، ئەویش هەر بە هەمان شێوە کاتی خۆی پێشمەرگەدا بۆ زیێتە ناوی ڕووخاوە ئەوش دروست کرایەوە. ئیتر لەوە بترازی هیچ شتێک نەکراوە لە گەڕێکێکی تازە هەیە هەواری نوێی ناوە، ئەو هەواری نوێیە هەمووی بەرهەمی 6 مانگە، یعنی 950 خانوو بوو، ئێستاکە زیاد لە 650 خانوویتیایە بە کاملی بە هەموو هینەکانی، یعنی هەمووی بەرهەمی 2 مانگێکە. خەڵک ئەمانە بە جۆش و خرۆش بوو خانووشتی تیا بکە. کەچی سەیتەکرد لە پاڵەوە حکوومەتی هەرێم بە موظفینی کفری یا یەکێکە گەناوی بۆ چایەتە قایمەوە بۆ زەوی دابەشکردن ئەچوو لە کەلاری داپێ. کەلار ئێستا بووەتە ناوەندی ئیدارەی گەرمیان، ئێمە لاریمانیە ناوەندی ئیدارەی گەرمیان با لە کەلار بێ، بەڵام ئەو پشتگوێی خستنەی بەو شێوەی کفری پشتگوێ خراوە مای قبوڵ نییە، هەر بۆیە ئەم دەستەیەش دروست بوو ناومانە دەستەی پاڵپشتی شاری کفری. ئەگەر بێتە کورتە تاریفێکیش بووی لە هەموو پێکاتەکان و لە هەموو پیامەعقوڵان و لە مەلا و لە مامۆستای زانایان و لە پارێزەرانی تێدایە ئەم دەستە و لە هەموو حزبەکان پێکاتووە. هەموو خەمی ئێمە تەنها و تەنها ئەم بارودۆخە بەلایە کا بکەوێ و ئاوڕێکی جدی لە شاری کفری بدێتەوە. زۆر باشە قوربان دێمەوە لات کاگە بجات دووبارە زۆر بەخێربی. ساقەی زاماژەی بەوە کرد کە ئەمە پێشینەیەکی دوورتری هەیە، تەنانەت پێش حکومڕانی و دوای ڕاپەڕین و پێش پرۆسەی ئازادی عێراق و دواتریش. مەبەستمەوەیە زۆر جار ئیدارەی گەرمیان و بە تایبەت ئەو شوێنەی کە کارەساتی پڕتراژیدیا ئەنفال و کارەساتەکانی تری کوردی بەسەرات و ئەوانیش گلەیەکی زۆریان لە حکومەتێ. قەزای کفری لە چاو ئیدارەی گەرمیانە مەبەستمەیە پشتگوێ خراوە یا ئەویش هەر بەشێکە لەو پراوێز خراوی کە بەرامبەر بە ئیدارەی گەرمیان و ئەو شوێنانەی تر
گێ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە گیراوەتە بەر مەبەستمەوەیە بێخزمەتی و پەرابێز خراوی بە تایبەتی فۆکس خراوەتە سەر کفری لەناو ئیدارەی گەرمیانە یا ئەویش بەشێکە لەو پەرابێز خراویەی کە ئیدارەی گەرمیان هەمووی بەخۆیەوە ئەیبینیوێتی. بسم الله الرحمن الرحیم دەستان خۆش بێت بۆ ئەم دیدارە مەمنونتانین. بەڕاستی ئێمە و دەستە تقریبەنەوە ساڵێکە خەریکین ینی پەیام مشمانەوەی بەڕاستی لە هەموو دەرگایەکە دین و سانسۆرشمانەیە لەسەر هیچ کەسێک تەنها بەس بۆ خزمەتکردنی شاری کفریە. ئەم دەستەش لەو معاناتەوە دروست بووە کە بەڕاستی دوایەوەی کەوا دانیشتووینە بیرمان لەوە کەوتەوە کە بەڕاستی ئەو شتانەی کە بۆ کفری کراوە هیچ نییە لە ڕووی مێژووی کفری هیچی بۆ نەکراوە. ئەمجا ئەو سیستامانەی کەوا کراوە لە شاری کفری ئەوە هیچ سیستەمی حکوومەتی هەرێمی کوردستانە حەقیقەتەن ئێمە تا ناڵە و هاوار نەکەینەوە نایەنە دەنگمانە خۆی ئەسڵوانیە ئەسڵ وایە حکوومەتی هەرێمی کوردستان لە هەموو شوێنەکان بپرسێ. پاشان ئێمە ئەو ستەم و غەدرەی کەوا کرا لە شاری کفری بەڕاستی لە ئیدارەی گەرمیان دەست پێ کردە. ئیدارەی گەرمیان کە لە 2008 دروست بووە بریتی بووە لە قەزای کفری چەمچەماڵ دەربەن خانەقین و کەلار. ئەگە بێت تۆی سێ ئەو داتایانە بکەیت کە خۆیان بڵاویان کردێتەوە لە کتێبێکە کە ئاوەدانی گەرمیانێکی ئاوەدان کە مەحەقەت من پێڵم کەلارێکی ئاوەدان یعنی ئەگەر بێت سێ ئەو داتایانە بکەیت داتامان زۆر هەیە هەر لە کتێبی خۆیانە ئێمە داتاکانمان دەرکردووە و بەراوردێکمان کردە. لەو کاتە کفری ئەوە لە 120 لە پرۆژە و لە خزمەتگوزاری لەو شتانیان بۆ سەرف کردایە. بەڵام ئەو داتانەی کە ئێمە کۆمان کردێتەوە پێمانە لە 112 تێناپەڕێ لەوە زیاتر. یعنی واتە هەر لە بیدایەتەوە غەدر کرایە لە کفری. پاشان کە دەربەندیخان زانی بەڕاستی ئەم غوبنە هەیە هەر زوو جیا بووە حەقیقەتەن لە ئیدارەی گەرمیان و هەروەها چەمچەماڵیش لە 2014 جیا بووە و خانەقینی دوای 16 ئۆکتۆبەر هەر بە زۆر جیا بۆتەوە. ئێستا ماوەتەوە تەنها ئیدارەی گەرمیان بریتێ لە دوو قەزای کفری و کەلار. ئێمەوەی کە باسێکەین ئەوەی ڕۆی ڕابردوو بەڕاستی ئەوانەی کەوا سەرپەرشتیاری ئیداری گەرمیان بوونە غەدرێکی زۆران لە شاری کفری کردە. ئێوە هیچ هۆکارێک شگە بن بۆی کە دەسەڵاتدارانی کوردستان بەگشتی و کاربەدەستانی ئیدارەی گەرمیان بە کفریان پشتگوێ خستبێت. ئەو داتایانە بەڕاستی هەر ئاماژەیە کە بەڕاستی بۆی کەوا شاری کفری پەراوێز بخرێ حقیقەتەن. ئەمجا ئێمە ئێستا لەم زۆرفەی خۆمان ئەوەی کە ڕۆی بەڵام لەمە دووە ئێستا ئیدارەی گەرمیان بریتێ لە دوو قەزای کفری و قەزای کەلار. ئەگەر تۆ بێتە ناو شاری کەلار یعنی حسابەکەی هەیە لە محافەزەیەک ئێمە حەزەکەی شاری گەرمیان بێتە محافەزە ئێمە حەزەکەی بێتە پارێزگا بەڵام نەک لەسەر حسابی شاری کفری. ئەوەی کەوا نەکراوە هیچ پرۆژەیەک هیچ مەسەلەن معمەلێک هیچ شتێک بۆ شاری کفری کە کرابێ ئێمە پێی دڵخۆش بین. بۆیە ئەم دەستەمان دامەزراندووە بەڕاستی بۆی حەق و مافەکانی خۆمان وەرگرین. یعنی ئیدارەی گەرمیان ینی کۆن ئەو غەدەی کردووە بەڵام ئەم ئیدارەی گەرمیان ئێستاش حەقیقەتەن من بە داتا قسەت لەگەڵاکەم بە ئەمە تەبان دوو لیستە وەزیری پلاندانە هات بۆ گەرمیان فەرمی ئەو پرۆژانی کەوا وەستاون بە پێی گرنگی خۆی بۆمان ڕەوانەکەن بۆی کەوا ئێمە ئیش بکەینە سەری. پاشان چیتان هەیە بۆ ئایندە لە پرۆژەی ئیستراتیجی ئەمە ئیدارەی گەرمیان ئەم دوو شتەی نردووە کە حسابیەکەی لە حدودی 580 ملیار بۆ پرۆژەکان کەوا دووبارە دەستی پێ بکرێتەوە کفری تەنها 12 ملیاری بەرکەوتە 44 ملیاری بۆ ڕێگای دووسایدەکەی کەلار و کفریە و هەروەها من سەیرم لێتێ بەڕاستی ینی ئیدارەی گەرمیان ئێستا ئێمە هیچ ڕەبتێکمان بە خانەقین و نەماوە. بۆچی پارەی ئیدارەی گەرمیان سەرفەکرێ بۆ خانەقین یعنی لەمەیان نووسا 15 ملیار و تقریبا 875 ملیۆن دینار بۆ خانەقین سەرف بکرێت کە خانەقین ئێستا لە ژێر سوڵتەی هەرێمی کوردستانە نییە. پاشان ئەو پارەی کەماوەتە 467 ملیار و نیو بۆ ناو کەلار و دەوروبەری کەلار هەر لەمەیە غەدێکی زۆر گەورە کرا. پاشان تۆ
ئەو پرۆژە استراتیجیانی کەوا هەیە لەم راپۆرتە باس کرایە 234 ملیار پرۆژەی استراتیجی بۆ گەرمیان بۆ ئیداری گەرمیان لەوەیە تقریبا 230 ملیاری بۆ کەلارە 4 ملیاری بۆ کفریە ئەمە گەورەترین غەدرە بەڕاستی ئەمە داتایەکی تازەیە ئیدارەی گەرمیانی ئەم سەرۆکایەتی ئیداری گەرمیان ئەم داتایان داتە وزارەتی نەخشەدانە ئەمە حقیقەتەن غوبرێک و زوڵمێک و ستەمێکی زۆری گەوری تیا بۆ کفری بۆ ئێمە بێدەنگ نابین بەڕاستی ئێمە ئەوەی کەوا ڕۆشتووە تازە دەسەڵاتمانیتیانی حقیقەتەن بیگەڕینەوە بەڵام لەمەودا ئێمە وەکو ئەم دەستە ئەبینە داکۆکیێکی سەرسەختی مافڕاوەکانی شارەکەمە زۆر باشە سەرکەوتوو بن ئینشەڵا مامۆستا قادر ئیسماعیل جەنابیشتان دووبارە زۆر بەخێر بن هیوای سەرکەوتنتان بۆ خوازم لە قسەکانی مامۆستا قەیس و کاگە بوجادەوە دیارە بێمنەتی و ناخزمەتگوزاری بەربینگی هەر تاکێکی شاری کفری گرتووە و وە کۆڵێ گەشتۆتە بینەقاقە سبەینێش لە شاری سلێمانی ئێوە دەستەی پاڵپشتی شاری کفری کۆنفرانسێکتانەیە و چەند پانێڵێک لە خۆ دەگرێ و وا دیارە بانگێشتی تەواوی ئەو کەسە لایەن ئەوانی کە پەیوەندیدارن بە خزمەتگوزاری بە تایبەت بە ئیدارەی گەرمیانەوە بانگێشتان کردن هەر لە وەزیر و لە پارێزگارەوە پێم خۆشە لەبارەی ئەو کۆنفرانسەوە قسەم بۆ بکەی ئەمە لە ئەنجامی چیەوە و بۆچی هێناوتانەتە شاری سلێمانی لە کاتێکا ئێوە دەتانەوێ فۆکسەکە زیاتر بخەنە سەر شاری کفری و خزمەتەکان بۆ شاری کفری بێ لەبارەی ئەو کۆنفرانسی بەیانیەوە چۆن چۆنیە و چەند کەس تایە بەشدارە بێ و کێتان بانگێش کردووە و ئامانجتان چییە و بۆچی هێناوتان شاری سلێمانی پێم خۆشە زیاتر قسەم بۆ بکەین بە ناوی خۆی گەورە میهرەبان زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە دەستی کەناڵی پەیام خۆش بێت ڕاستی گرفت و کێشەکانی کفری هی ڕۆژێک و دوانوسیان نییە واتە هین ئیمڕۆ و دوێنێ و پێرێ نییە واتە گرفتەکان کەڵەکە بوون تا گەیشتە ئەم ڕۆژە بەداخەوە وای لێ هات خەریکە تەقێتەوە وا گەرەگەر لەبیرتان بێت تقریبا هیچ دوو مانگ بە مانگونیە پێش ئیسا هەموو کورسان خروشە بەداخەوە سەری ڕێز و نەوازشیان بۆ دانوێنین دوو گەنجی خوێنگەرم و لاو بە ئەمەکی ئەم شارەمان شەهید بوو ئەوە هزار جا خوالیان خۆش بێ ئێمە خەم و پەژارەی ئێمە بۆی گەنجی ترمان نەڕوە واتە ئێماڵین دەرفەتێک بۆ ئەوما دەرفەتێک بۆی تێرن ماوە حکوومەت بتوانێت ئاوەڕ بداتەوە لە گرفتەکانی ئێمە لە کێشەکانی ئێمە لە خەمەکانی ئێمە بۆچی لە سلێمانی ئەو پرسیارە زۆرە کرێت ئێمە ڕاستی کێشە و گرفتی کفری لە لۆکاڵی بوون واتە لە چوارچەوەی گەرمیانە نەماوەتەوە ئێمە وەک دەستە وەک دانیشتووی شاری کفری حەزەکەین گشت شارەکان پێشکەوێت بەداخەوە عقلێتی حکومڕانی لەم وڵاتە عقلێتێکی سنتراڵە عقلێتێکی مرکزیە هەولێر خەدر لە سلێمانیەکە سلێمانی خەدر لە گەرمیانەکە گەرمیان خەدر لە کفریەکە کفریەشی خەدر لە گوندەکان بکاتر ئەم عقلێتە مرکزیە بۆتە هۆکاری ئەوەی کە غەدر ئەم غەدرە تا ئەڕوا تا گوندەکان بەردەوامێ بەداخەوە ئێمە ئەوایە وڵاتی کشتتوکاڵی بووینە کەچی ئێمە هێلکە و مریشک و ئەو شتانەمان لە خارجەوە بدێت ئەم عقلێتە حکومڕانی کە تا ئیسە تا ئەم ساتە نەگۆڕاوە بۆت هۆکاری ئەوەی ئەم خەموو کێشە و کەڵەکە بوانەی ئێمە بگەیتە ئەوەی کە ئێمە بڕیار بدەین لە شاری خۆمانەوە سەر هەڵگرین بین بۆ سلێمانی چکە ئێمە بەڕای ئێمە سلێمانی مرکزی بڕاردانی ئەم زۆنەیە کە ئێمە ناوێنن زۆنی سەوز ئێمە خوا حەسکا سبەینێ یەکەم کۆنفرانسی بژانەوەی گرمیان لە سلێمانی لە ئۆتێل داوا کە تێیدا لەسەر ئاستی سەرۆکایەتی حکوومەت سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت سەرجەم وەزیرەکان هەروها سەرجەم سەرۆکی فراکسیۆنەکان سەرۆکی پەرلەمان جێگری سەرۆکی پەرلەمان هەر هەمویان ئامادەن ئێمە هاتوین بانگێشتان کردوون لەگەڵ بانگێشکردنی سەرجەم یەکە ئیدارەکانی ئیدارەی گەرمیان بە سەرپرشتیاری ئیدارەی گەرمیانەوە کە تا من ئەم ئێوارە لەگەڵی بە ڤایبەر قسەم کردووە هەروها لەگەڵ قایمقامی قەزای کفری خەم و گرفتەکەی ئێمە ئەوانش ئامادە بن بۆچی ئێمە هێنامانە بۆ سلێمانی ڕاستی بە تێڕوانینی ئێمە کێشەی کفری لەوە دەرچووی تر خەڵک پێی نەزانێ کێشەی شارێکە خەمی شارێکە لەوە دەرچوو کە ئێمە خەتیسی کەین مێنین چاوەڕوان بین گەنجی دیکەمان شەید بێ لە کفریە گەنج هەلیکاری نییە لە کفریە گەنج چاوەڕێی ئاوادانکردەوە کات ئاوادانکردنەوەی نییە لە کفریە گەنج بێکارە
بێدەرەتانە پارچەیە زەوی نیە پارچەیە خانوویەکی نییە کە بتوانێت تیا بژێ ئەو خەمانەی کە هەموو گەنجی کورسانی کردێتەوە ئەشە لای ئەمە زیاتر بێ بۆچی کفری شارێکە زۆربەی هەرە زۆری دانیشتوانەکەی پشتی بەزوتەوە بە وەزیفەت واتە فەرمانبەر بووە باوکی فەرمانبەر بووە دایکی فەرمانبەر بووە کارەکەی سوۆتە ڕێوە ئیسا حکومەت خۆی فەرمانبەری پشتگوێ خستووە 4 مانگ جارێ ئۆڤەرێکیانەداتێ 4 مانگ موچیانە خوات یا 2 مانگ موچیانە خوات و 50 ڕۆژ جارێ 60 ڕۆژ جارێ واتە خەمە گرفتەکەت ئەگەڕێیتەوە هەر حکومەت خۆی لێ بەرسی پرسیار نە هەلی کارە ڕخسێنێ نە بوارەدا کەرتی تایبەت کۆمپانیا دروستکە لەوێ 1000 بڕوبیانی بۆ تێرێت و هەلی کار بۆ گەنج بڕخسێنێ لەو لاشە موچەشی نادا تێتر ئەبێتەوە گەیشتۆتە لێواری تەقین کە من ئەڵێم تا ئەم ساتە دەرفەتێک ماوە بۆ بگەڕێتەوە یوتێر نێ بکەین بۆی بتوانین شتەکان چاکەین ئەشێ خوا نەخواسە مانگێ 2 مانگ 3 مانگتر ئەشێ دەرفەتش نەمێنێ ئەم ئەزمونەمان هەمووی لەناو بچێ و هۆکار و سەبەبە سەرەکیکە هەر حکومەت خۆیەتی کە هیچ بێباکە خەمی ئەوەی نییە کە شارەکان وێرانەوێ داعرزێ بەداخەوەی بینیتان لە شاری ئێمە گەنج گەشتوتە و ڕادەیەوەی ترافکلایت بشکێنێ بینایی حکومەت بستێنێ کە تۆ خۆت لە خۆتا ئەو زەمینەت بۆی ساز کردووە خۆت ئەو گەنجە دوا لێ کردووە دینارێ لە گیرفانی نییە ژیانی نییە کاری نییە یاریگایەک نییە تیارە تۆپێنکە یاخود وەرزش بکات گەنج چی لێکی کە تو دەست ناوەتە بناقاقەی هیچ دەرفەتێک نامێنێ بۆی ئێمە خوا حەسکە سبەی لە 6 پانێڵ سەرەکی ئێمە تەوەرەکانمان دیاری کردووە تا پانێڵی پیشەسازی و کەرتی تایبەت کە ئێمە مەبەستی سەرەکی ئێمەوەیە مەرج نییە حکومەت مەرج ئەوەیە کەرتی تایبەت بهێنە ناو کفریەوە کۆمپانیا لۆکاڵی و دەرەوەکان بهێنین بۆی بتوانین هەلی کار بۆ گەنجەکانمان بڕخسێنێ واتە ئێمە گرفتی سەرەکیمان هەلی کارە یەکێ لە پانەلەکانی دیکەمان کشتتوکاڵە کفری ناوچەیەکی زۆر فراوانە ڕوبەرێکی زۆر فراوانی هەیە کە لەگەڵ 3 پارێزگایە لەگەڵ 3 پارێزگای ڕوبەری فراوانی هەیە ئەو 3 پارێتوانی بە دەیان پرۆژەی کشتتوکاڵی تێدا بەرهەم بهێنرێت هەر ئەبێتە سەلەیە غیزایی ئەمە ناوچەمان هەیە ناوچەی گومارە کە لە نزیکی ناوچەی بڵین هاوسەی ناوچەی قەرەتەپێکە ئەتوانی لەو دەشتی گومارە و هەر لە ئاوی کڵۆجە و ئاوی سیروان باشترین و جوانترین پرۆژەی کشتتوکاڵی لە چی سێکتەرەیە بکەیت بەڵام بەداخەوە تا ئەم دقا هیچ نەکراوە ئێمە سێکتەری پەروەردە و خوێندنی باڵا لە پەروەردە و خوێندنی باڵا کفری هەتاکو و ئیسای یەک زانکۆ ئەوش پاش چەندین هەوڵ وەک خێر و سەدەقام و جارێدەن ناوچاوانمان کەچی زانکۆی گەرمیان پێشتر بەشەکانی ئێمە شانازی پیوەکەین لە کفری لە کەلار و لە خانەقیا بکرێتەوە من بۆ خۆم من ماڵ مامەم لە خانەقینە من حەزەکەم خانەقین 1000 هێندە ئاوادان بێتەوە کەلار 1000 هێندە ئاوادان بێت بەڵام نەکتە سەر حیسابی ئێمە بێت یەکێک لە هەرە گرفتە هەرە گەورەکانی ئێمەیە زانکۆکانە بەداخۆ هیچ بەشێکی پەیمانگا تەکنیکەکان واتە زانکۆی پۆلۆتەکنیک لە کفریان نییە هیچ بەشێکی واتە وزارەتی خوێندی باڵا هیچ بەشێکی زانکۆی پۆلۆتەکنیکی لە کفریان نییە هەروەها پانێڵی بمبورە پانێری تەندروستیمان هەیە هەروە پانێلی ئاسەوار ئەگەر وەک بزانن ئێوە چەندی ڕاپۆرتان لەسەری کردووە یەکێکە لەو شارانەی کە زۆرترین شوێنە ئاسەوار باوەڕتە بێ ئەو ئاسەوارانی کفری بیدە دەست مستەسمرێکی ئێرانی یا تورکی یا قوبرسی یا یۆنانی هەل لە داهاتی ئاسەوارەکەی نەک بەس کفری هەموو گەرمای تێدا بەخاونەکەی زۆر باشە پاشتر دێمەوەلات بۆی قسەی زیاتر لەسەر پانێڵەکان و ئەو کەسانش کە قسەی تیاکەن و ئامادەبوانی کۆنفرانسەکە دەچمەوە لای مامۆستا قەیس بێگومان هەر مرۆڤێ بۆ داواکردن یا شارێک بۆ داواکردنی داوا و خواستەکانی یام ئەو شتانەی کە پێویستێتی وە کۆڵێ هەنگاو بە هەنگاو ئێوە ئەم داواکاریانتان تا چەند بۆ کۆڵێ هەر لە قایمقامی خۆتانەوە تا بەڕێوەبەری ئیدارەی گەرمیان و پاشتر کەسە باڵا دەستەکانی ئیداری گەرمیان اینجا پارێزگای سلێمانی تا چەند ئەم داواکاریانتان گەیاندون و وەڵام و قسەی ئەوان چی بووە لە بەرامبەر کەم تەرخەمیان و پەراوێز خستنی شاری کفری لەلایەن ئەوانەوە وڵێ دووبارە سوپاس وڵای ئێمە وەکو هەستکردمان بە بەرپرسیارەتی ئەم گروپە دوای ئەوەی یعنی ناڵێم لە چین و توێژەکان پێکاتوین دانیشتوین باسمان کردووە دراسەتمان بۆی کردووە کە ناو خۆمانە دەستەکەمان دروست کرد لە دەستپێکی کارەکانمان چوینە لای قایمقام ئەم وردەکاریانی ئێستا لێرە باسیەکەین و سبەینێش لە کۆنفرانسەکە باسیەکەین خستومانتە بەر چاوی جەنابیان زۆر بەورتر زۆر بەڕوونتر بۆمان باس کردوون وتێتی شتێکی جوانە و کارێکی باشە و منیش لەگەڵتانم و ئەندامێکم لە دەستەکەم
تەنانەت ناوی دەستەکەش قایمقامی کفری ناوێتی بۆ بەرچاوڕوونی خەڵک. دواتر چوینە ئیداری گەرمیان لەگەڵ ئیداری گەرمیانی شاقسەمان کرد و ئەوە گەیشتە ئەوەی وتی بەڵێ منیش لەگەڵ ئەمەم بەڵام میکانیزمێک نییە ئێستا پارە نییە ئەوە نییە وتمان ئێمە بۆ نەهاتوین باسی پارە و ئەوە بکرێ لە ئێستا بە دواوە بۆ کفری چی ئەکرێ دوای ئەوەی ئەمازانی کە شتێکی تر بەرزەوە کراوە تاوەکو 2021 بۆ نەوەستین هەستین هاتینە پارێزگای سلێمانی ئەنجومەنی پارێزگا ئەمانەمان هەمومان لە بارودۆخی شاری کفری بڵاو کردەوە چوینە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لەوێ بەڕێز کاخوبادمان بینی عەفو لە سلێمانی هەموو لایەنە پەیوەندیدارەکانمان بینی دواتر بەوە نەوەستین چوینە پەرلەمان هەموو لایەنە حزبی و حکومێ معنیەکان بە شاری کفریمان بەسەر کردووەتەوە چی لە سلێمانی بێ چی لە هەولێر بێ دوای ئەوە بەمەشەوە نەوەستین هەستین چوینە بەغداش لە بەغداش لەگەڵ نوێنەر و فراکسیۆنە جیاجیەکانە لەگەڵ هەمویانە دانیشتین لەگەڵ ئەوانی بڵێن پارتی یەکێتی هەموو حزب و لایەنە سیاسیەکان لەگەڵیانە دانیشتین ئەو شتانە بە بەڵگەوە خستومانەتە بەردەستیان و وتمانە ئەم کارە هەیە لەگەڵ ئەوەشا گروپی 15مان بەسەر کردەوە هەندێک ئەندام پەرلەمانی عێراقیمان بەسەر کردەوە کەوا یعنی خەسانێکی معنین و دڵسۆزن لە هەموو شوێنێک کەسی دڵسۆز هەیە هەمویان خوێندنەوەی وردیان بۆی کردووە ئەوەی جێی سەر سوورمانە ئەم شوێنانەی کە من پێت ئەڵێن بەسەرمان کردووەتەوە هەمویان بە یەک دەنگ ئەڵێن وڵا ئەزانین کفری غەدریە کراوە کاتێک تۆش حاکمێک بی و حکم بەدەست بێ و بەدەستی خۆ بەدەمی خۆت بڵێ غەدری لێ کراوە ئەبێ میکانیزمێکت بەدەستەوە بێت تەعویزێکی ئەوەی بۆ بکەی ئێمەش لە هیچ یعنی وعد و بەڵێنێکمان وەرنەگرتووە هەمووی ئەگەڕێنەوە بۆ نەبوونی داهات و ئەوە هیچ نەبێ ئێمەوتمان لەو قایمانی کە بەرز کراوەتەوە بۆ 2021 و 22 ئەگەر پین پێشتریش هاتە پێش تعویزێ بکرێت وەکو مامۆسای شاری بێداوی تێرنێک بێت بۆ کفری چونکە کفری کەوتوتە شوێنێکەوە ئەوەی بە عارەبی پێڵێن زاویە مەیتە گۆشەی مردوو ئێمە دەیەک نییە بەسەر شارەکەمانەوە تەنها دەیەکیش باشە یەک دی بەسەرەوە نییە ئەو لامان ئاڵاسپێکانە ئەم لامانیش بەنداوەکەیە ئەم لایش گۆڕستانی جوولەکە و باڵێ مسلمانانە کە هاوتان ئەم لاشماکە بۆتە حەشدی شعبی تەنها ڕێگەیەک دێتە ناو کفریەوە و لێوە دەرەچین بەرەو کەلار بەمەرجە کفری پێشتر ناوەندێکی بازرگانی بووە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان یعنی نەک ئێستا کە ناوێنین حکوومەتی هەرێمی کوردستان نێوانی کوردستان و ینی باشوور لەگەڵ باکوور باشە بەو پێ ئەو هەموو خانەی لێیە ئەو هەموو قەیسەریەی لێیە وەرە بیبینە ببینە چی کارە ساتێکە من چوومە شاری هەولێر بەرادەرێک ڕێنوێنی کردین وتی پێم خۆشە داواتی شوێنێکتان بکەم ئەوە نیاڵێ قسە دێ قسا بڕێ چوینە قڵای هەولێر چوونە شوێنێکەوە نەفەری 1970 لێ سندین چوونە ژوورەسەکەم کۆمەڵێ متومیروی داناوە و هیچی کەش نییە و بە پاڵی دیوارێکەوە کۆمەڵێکی تابوقەدانراوە خەڵک ڕسمی لە پاڵا ئەگری و پارە ئەدا وتم ئەمە چییە وتیان ئەمە شوێنێکی ئەسەریە و ئاوایە ئێدەوتم وڵی هەر کەسی بێتە کفری تر جێگە لە موبایلەکان نامێنێتەوە بۆ ڕسمگرتن ئەمەنە شوێنی جوان و ڕێک و زۆر بە دیزاینترمان هەیە لەوە ئێمە حەزەکەین هەموو کوردستان بێتە دەستە گوڵێک بەڵام نامانێ شاری کفری لەو دەستە گوڵە بە دەربێ تەنانەت ئێمە لایەنە حزبیەکان کە چوونەتە لایەن ئەوانەی معنین زۆرتر با بڵێن یەکێتی چونکە یەکێتی لەوێ باڵا دەستە ئەڵێ ئەوە بەرچاوڕوونیمان هەیە ئەوە تەنانەت جارجار ناوی کۆیش دێن نەپاڵی ئێمە ئێستاش مشتومڕ لەسەر ئەوەیە کە قەزای کفری کۆنترین قەزای عێراق بێت لەگەڵ نەجەفا بەراورد دەکرێ لەگەڵ کۆیەیە ئێستا لە کۆیە بووینەتەوە لەگەڵ نەجەفا بەراورد دەکرێ قەزای کفری نابێ بەم شێوەیە پەراوێز بخرێ تەسەورەکەی لە 2015ەوە هەتاوەکو 2020 عەفو لە 2017ەوە هەتاوەکو 2020 1000 بۆ 1500 ماڵ لە کفری دەرچووە بێنە بەرچاوی خۆت 1500 ئەمە داتایە لە قایمقامێت وەرمانگرتووە 1500 خانوو لە کفریە ینی بۆ دروست بکرێ ئەو ماڵانە دەرنەچوایان ئێستاکە شارچی گەشەیەکی بەخۆیەوە بینی لە بەرامبەر ئەوەدا 100 بۆ 110 ماڵ پێم وایە 108 ماڵ هاتووەتە ناو کفریەوە ئێستاکە ئەمەوێ لێرەوە و لەم تەلەڤیزۆنەوە و لەم مینبەرەوە بەگوێی حکوومەتی هەرێمی بدەم 4 ساڵ بۆ 5 ساڵێکی تر کفری وەکو دووزی لێتێت تێگەیشتی ئەمجا ئەبێ بەدوای ماڵە کوردەکانە بگەڕێت ئێستا بە جۆرێک عارەب تەنیوێتی ئەوە داتای مستەشفای کفریە بڕۆ کە سەردانی ئەکرێت بزان لە سەتا چەندی کورد سەردانی مستەشفاکە چەندێکی کوردە و چەندێکی عارەبە کاکە ئێمە خەمی
ڕاستی ئێستاکە خەمی هەموو کوردستان بۆتە خەمی موچە و بوچە ئێمە خەممان لەوە دەرچووە ئێمە خەممان ئیسا خەمی شارێکە یعنی بە تەواوەتی خەمی شارێکمانە بۆیە ناوەستین یعنی هیچ شتێک نییە ڕامان بگرێ ئیتر دڵی کێ عاجزە بێ کێ ئەیباتە سەرخۆی ئاڵێ ئەمە دژی من کراوە یا ئەمە بۆ من کراوە یا ئەمە تەڵەیەکە بۆ من ئەمە بەرامبەر هیچ کەسێک نییە هەر کەسێک لەم حەقا ئەڵێ حەقا وەرە دەستمان بەرێ ئەڵێ ناحەقا بەرچاوڕوونیمان بداتێ بە داتا بڵێ کاکە گیان ئەمە لە بەرامبەر ئەوانە ئاکراوە ئێمە داواکاری ئەوەڵ و ئاخرمان ئاوردانەوەی لە کوفری بژانەوەی شاری کفریە باشە بەڵێ سپاس سپاس بۆ بەڕێم کاگە بجات نەئەکرا کار بەدەستان و لایەنە پەیوەندیدارەکان هەر لە پارێزگای سلێمانی و ئەوانەی کە خۆتان سبینێ لە پانێڵ و لە کۆنفرانسەکە بەگشتی و لە پانێڵەکانە بەشدارن نەئەکرا ناچار بکرێن بێنە کفری میوانداریشیان بکەن بە وەکۆڵێ بە عرفی کوردەواریانەی خۆمان ڕێز و تەواضوعێکی خۆشیان بۆ بنوێن و پاشتریش شارە بە کەلاوە بووەکەی کفریان پیشان بدەن و باسی بێمروەتی و بێمنەتی و بێمبالاتی ئەوان بکرێ بەرامبەر بە شاری کفری نەئەکرا ئەم کۆنفرانسە لە ناو کفریە بواە بەڵام هەمان ئەو دەموچاوانەی کە بەیانی بەشدارن بهێنرانایەتە شاری کفریەوە ئەکرێت بەڵام مەستێ ئەمە باسی ئەو قەیسەری کرد باسی مێژووە کرێت قەیسەرێکمانەیە لە کفری حەقیقەتەن هەموو جارم باسێکە بەڵام بەس دوو کەس نهاتەوە قەیسەرێ ببینە وعد بدا یەکیان مام جەلال بەڕەحمەت بێ یەکیان کاک مەسعود هەرچی مەسئول هاتێتە و شارەی ئێمە هاوردیانە بۆ قەیسەرێکە کۆمەڵ ڕسمیان پێی گردە و وعدی داوە یان لە 2012 کاک نەسیر هاتە کفری وعدی دا 21 میلیارد دینار سەرف کا بۆ نوێژەنکردنەوەی قەیسەرێکە بەڵام ئێساش بەردێکی نەخستە سەر بەردێ ئێمە لەوە مشکلەمان نییە تێن مەسئولین تێن وعدی شەدەن بەڵام جێبەجێ ناکرێت بەڵام سبێنێش لە ئێمە باش ئەو کۆنفرانسەمان بردە کفری ئێستا ئەم کۆنفرانسەمان بردە کفری ئێمە شوێنێکمان نییە مەطعەمێک با گەورەمان نییە کە بتوانین ئەو حەمکە میوانە بەڕێخین حەقیقەتەن ئەمە یعنی حەقیقەتە باشە شوێنێکمان نییە شوێنێکیش بۆ نان خواردنی مەسئولین ئەمە شتێک بوو بەوەی کەوا تا ڕادێ بە خۆیان بچنەوە بۆ نمونە ئەمجا کە تو تیتش ناو شاری کفری ینی مامۆستا قەیس قسەی جوانی کرد تقریبا لە 2014 بۆ 2020 ئەو داتایە کە باسی کرد وایە ئەوە ماڵ باری کردە ماڵی ڕەسەنی کفری لە مقابلەوە 900 ماڵی عرب هاتێت ناو کفریەوە کەواتە سەرنجامە هەڕەشێکی زۆر گەورەیە ئەمە ڕەشێکی زۆر گەورەیە پاشان ئێمە ینی کۆنفرانسەکە بەڕاستی هێناومانە بۆ ئەیرە بۆی مەسئولێک وەزیرێک چکە ئێمە بەڕاستی لەم کۆنفرانسە ینی ئەوە 4 مانگە خەریکی لەم کۆنفرانسە و ئێمە ئەم دەستەمان لە یەکەم ڕۆژی دامەزرانی تا ئەم دەقا دینارێکمان لە یەک مەسئول لە یەک جیهەت لە یەک کۆمپانیا وەرنەگردووە حەقیقەتەن ئەمە ئەم دەستەی ئێمە لەسەر ئەرک و ماندووبوونی خۆمان سیاری خۆمان پارەی خۆمان هاتوشەکانمان کردە تەنانەت ئەم کۆنفرانسەش کە ئەیکەین بەیانی برایەک لە براکان سپۆنسەری کرد بەڵام سەبەبی کشانەوەی لە سپۆنسەرەکەی تا ئەم دەقە نازانین چییە بۆیە دوو ڕۆژی ماوە بۆ کۆنفرانسەکە ئەمە حەق خەڵک بیزانێت ینی دوو ڕۆژی ماوە بۆ کۆنفرانسەکە ئیحراجمانی گوتی کاکە من دینارە سەرف ناکەم یعنی ئێمە دوو ڕۆژ کۆنفرانسێکی وا مەطعەممان کردە و هەروەها شوێنەکەمان کردە خەڵکمان داوەت کردە یعنی ئێمە دوو ڕۆژە حەقیقەتەن هەموو دەستەکە کە 11 کەسین زۆر شپرز کراوین بۆ کۆکردنەوەی ئەو داهاتە کە پێویستەکە بۆ کۆنفرانسەکە ئەلحەمدولیلا توانیمان تا ئەم دەقە توانیمان کەوا کۆمەڵە خەڵک کۆمەڵە پیاو کە هەندێک پارە و داهات کۆکەینەوە بۆ کۆنفرانسەکە یعنی ئێمە لە معاناتین ئێمە تەنانەت یعنی نایڵن کۆنفرانسێک ببەسین بۆی کەوا دەنگی خۆمان بگەینە عالەم لە حەدیثەکە هەیە پێغەمبەری خوا فەرمێ عەلەیهی سڵاتو وسەلام فەرمێ ئەنا منذر عوریان بیستان ئەنا منذر عوریان یعنی سێمە ڕوت و قوت دەرچوومانە هاوارەکەی کاکە شاری کفری فەوتا شاری کفری یعنی بێخزمەتگوزاریە شاری کفری هیچی بۆ نەکراوە کا مەسئولین ئەوانەی خۆیان خاوەن قەرارە زانن فەرموو کاکە بێن ئاوڕێ لەم شارە بدەن ئەم شارە کاول بووە ئەم شارە سبەینێ لە دەستی کوردە وەکو مامۆستا قەیس ئاماژەی پێدا ئەمە ئەم قسانی کە ئێمەیەکەین هەمووی حەقیقی و واقعیەن ئەوە نییە شتێ لە خۆمانەوە بیڵێن یعنی هەمووی بەداتایە شتەکان لەبەرەوە بەڕاستی ئێمە بۆیە کفریمان هەڵم بژات یان ئیدارەی گەرمانمان هەڵم بژات بۆی بەڕاستی
قەزیەکەمان لە ناوچەی کفری و ئیدارەی گەرمیان گەورەتر خەڵک سێریکە یعنی ئێمە شارێکە ئەوە ئەهێنێ بەڕاستی هەموو حکومەتی پێ مەشغوڵ بکەین ئەوە ئەهێنێ بەڕاستی هەموو حزبەکانی پێ مەشغوڵ بکەین پاشان ئێمە بۆم کۆنفرانسە من پێم باشە لەم منبەرەی ئێمە دعوەتنامەمان نردووە بۆ ئەو وەزارەتانی کەوا معنین بە پانێڵەکان بۆ سەرۆکایەتی پەرلەمان بۆ فراکسیۆنەکان بۆ فراکسیۆنەکانی بەغا بۆ سەرمایه‌دارەکان یعنی بەدەستی دامان دەدەستیان تەلەفۆنمان بۆیان کردووە ئەگەر سبەینێ بەڕاستی هەمادەنە بنەوە عیبێکی زۆر گەورەیە بۆ ئەوان شەرمەزاریی زۆر گەورەیە بۆ ئەوان کە ئێمە توانیمانە بەم 11 کەسە کە خۆبەخش بە وەختی خۆمان بە پارەی خۆمان بە وازێنان لە کەسابەت و لە هەموو شتەکانی خۆمان بۆی کەوە ئەم ئیشە بۆ شاری کفری بکەین و ئێمە بەردەوامی لەسەری و ئومێدەوارم بەڕاستی ئێمە و داوەتنامەی کەوا گەیانمانتە ئەوانە سبێنێ بێن بەشداری بکەن بۆی کەوا زیاتر معاناتی شاری کفری بزانن پاش کۆنفرانسەکەش پێویستە بەڕاستی بێن خەمێک لەو شارە بخۆن و هەوڵی بۆ بدەن لە چۆڵبوون ڕزگاریکەن ئێستا بڕۆ ناو گەڕەکانی شاری کفری لە گەڕێکەکە دەخانی و ئەبینی کەوا نووسرا بۆ فرۆشتن جا یەک نوکتەشەی حەزەکەم باسیکەم بۆت ئێمە لە سلێمانیە تەبەن گەڕەکمانەیە کشتی هەمووی خەڵکی کفریە هەر بۆ سوعبەتیش ئەوانەی کەوا مریشکە فرۆشن لێرە کاگە ناو گەڕەکانەڵێن مامر ینی حەقیقەتەن لە هەولێری مامان شێوە ئێمە معاناتمان هەیە ئێمە خەڵکینە برایان یعنی مەسئولین ئەحزاب خەڵکینە دەوڵەمەنەکان ئێمە شاری ئێمە معاناتمان هەیە فەرمون بێن با پێکەوە هەڵی سێنین یعنی شاری کفری گوناحە شارێکە مێژوویەکی زۆر گەورە هەیە ئێمە وەکو مامۆستا قەیس باسی کرد ئێمە بەس لە مەزەی شوێنەوار ئەگەر ئیحتیمامی پێ بدە ئێمە قەیسەرەکەی ئێمە لە ساڵی 1851 دروست کراوە قەیسەرەکەی کەرگووی لە 1856 دروست کراوە واتە قەیسەرەکەی ئێمە یعنی کوانتر لە قەیسەری کەرکووک ئەمجا ناوەندی تیجارەت بووە ئێمە شارەکەمان شارێکی مقاومەی شاری تیا هەیە بەڵام مع الأسف تبقى غير بقصد بها بغير قصد بها أو شاريان كاول كدو فراموشيان كدو يعني وتا من يكبر سيارة قبل مسؤولين كيسي جوان لمانا يا وتا كاكا دسما ولاك النجاة ما مدن بلان كاكا يوم ناوي بايمش مشركي خما بخوين يا وتا فرم بين أوداني كن راسته زۆر سپاس دەکەم مامۆستا قادر ئیسماعیل زیاتر بچین سەر ئەو پانێڵانەی پێما بێ 6 پانێڵ لە بواری پێشسازی و کشت و کاڵ و تەندروستی و پێما بێ ژینگەی ئەوە سبەینێ دەتانەوێت کۆنفرانسەکەی پێبرازێنەوە یان کۆنفرانسەکە پێک دێنن کێنەوانەی کە قسەکاری پانێڵەکانن مەبەستمەوەیە تەنها خەڵکی شارەزای ئەو بوارانەی خۆتانن لە شاری کەفری یا کاربەدەستانی ئیداری و حیزبی و حکومەتی هەرێمی کوردستان تیانە قسە زۆر سپاس ڕاستی برادرێکم وتی ڕۆژێکیان لە ئەستەمبولی وتیە ئەنقەرەی وتی پیاسەمە کرد بە جادەیەکە ڕۆشتم وتی کابرای خەڵک کفریم بینی ئەنی کفری وای لێ هاتووە تەسەور ناکەم برگەیەک لە جیهانە نەک بەس لە کورسانە هەبێت خەڵک کفریتیانە بێ سوپاس بەخوا زیاتر وابزانم لە 120 مامۆسای کفریمان هەر لێرە لە زانکۆی سلێمانی مامۆسایە لە زانکۆی هەولێر سەرۆک بەشەکان لە زانکۆی دهۆک لە زانکۆی بەغا بەسرا مووسڵ ینی تەسەورەکەی هیچ شوێنێک نییە ینی ڕاستی ئێمە کاتی ئەمانویست پانێڵەکان دابنین محەیر بووین لەبین باشتر و باشترین و باشترین ینی مامۆستا لە خۆزە بێنە پرۆفسۆر و دکتۆرە و شتانەمان هەیە محەیر بووین تا ئەو شتانەماندانە ڕاستی هەمووی ئەکادیمی و خەڵکی پسپۆری ئەو بوارن خەڵکی کفرینش بەڵام هەیەە لە زانکۆی سلێمانیە هەیەە لە زانکۆی گەرمیانە هەیەە لە شوێنەکانی دیکەیە دیاریمان کردوونی تر دەستیان خەوە لە بەڵام ئێمە مەبەستە سەرەکی پانێڵەکان شێوازێکی زانستی بۆ نمونە باس وەبەرهێنان و بۆ نمونە کانزەکانەکەین باس بیرە نەوتەکان کفری خاوەن نۆکێڵ ئێمە ئەومان لە بیر چوو باسیکەین نۆ کێڵگەنەوتی گرنگی گەرمیان هی کفریە نۆ کێڵگەنەوتی لە کۆی چەند کێڵگە لە کۆی دوابزانم لە کۆی دە کێڵگەیە نۆی هی کفریە وابزانم 11 چکە دوو کێڵگەی سەر بە کەلارە نۆ کێڵگەی لە سنووری کفریایە لەو نۆ کێڵگە گەورەترینیان کێڵگەی نەوتی حەسیرە و هەروە ئیسا کێڵگەی غازشی بووە زیاد بووە ئەو کێڵگانە بەداخەوە ینی من پرسیارێکم من لە ماوەیە خوێنمەوە لە خۆ بزیاد بێت لە داهاتی غازی چەمچەماڵ پترۆ
پترۆ دۆلارێک بۆ چەمچەماڵ و سندوقێکدانا ئایا کفری بۆچی ئەو سندوقەی نییە؟ ئەنی تو تەسەورەکەی زیاتر لە 6 ساڵە 7 ساڵە لە نەوتی حەسیرە ئەو نەوتە ئینتاجەکرێت کە لەم ماوەیە ئەوەی گازبرۆم خۆی لانی نزیکە گەشتۆ 30,000 ڕۆژانە. ئەنی لەو نەوتەی کێڵگەی نەوتی حەسیرە ئەوەی کێکە لە پانێڵە هەرە گرنگەکان ئێمە بۆچی نەتوانراوە سوود ببێنێت چی بکەین؟ واتە گرفتەکە و چارەسەری گرفتەکە و چارەسەری ئەمە ئامانجی سەرەکی هەموو پانێڵەکانە. من ڕاشکاوانەیە لێم مەبەستە سەرەکیەکە نییە تەنها حکومت بۆ نمونێمە باس وەبەرهێنانەکەین. ئایا حکومت دەستی وەبەرهێن و دەوڵەمەنەکان واڵاکات بۆەوەی پاڵاوگەیەکی نەوتی گەورە کە ئەشێ هەزاران گەنجی کفری بخاتە سەر کار واڵاکە مەسەن دای بمەزرێن؟ ئایا دەستی وەبەرهێن واڵاکات بۆی بڵین مەسفای گەورە لەو شوێنەدا بردێت؟ کفری لەخوا بەزیاد بێ لە کشتتوکاڵشا زۆر بەناوبانگە. لە ئەجێندای کۆنفرانسەکە کات و وتارتانداناوە بۆ کاربەدەستانی حیزبی حکومی بۆ نمونە تۆ بانگێژنامەت بۆ ئەگونجێ بۆ قوبات تاڵەبانی ناردبێ ئەگونجێ بێت یانەیە، بەڵام تۆ کات و وتار بۆداناوت یا بۆ وەزیرێک لە ڕووی ئەتەکێتەوە خۆی خۆزانی هەر کۆنفرانسێ وتەی حکومەتی تایە، وتەی پارێزگاری پەرلەمانی تایە، وتەی پارێزگاری سلێمانێ کە من لە من بەرەوە زۆر سوپاسکەنەوە کاربەدەستان زۆر دیارانەی کە سبەینێ ئێوە بانگێژنامەتان بۆ نردون و چاوەڕێژەکەن بەشدار بن لە کۆنفرانسەکە. ئێمە چاوەڕێەکەین زۆربەی هەرە زۆریان بەشدار بن. بۆ نمونە هەرە باڵاکانیان کێن، هەرە باڵاکانیان ئێمە تەسەورەکەین وەزیرەکانی یەکێتی هەروها فراکسیۆنەکانی یەکێتی و هەروها پارتی تایە بەشدار بن، چکۆوان بەڵێنی ئەویان داوە تام دەقش لەسەر بەڵێنەکەی خۆیان لە ئاستی حکومەتە لە ئاستی کێتان بانگێشتە هەر هەمویان بانگەشت کراون، بەڵام ئەوەی تایە کاقوبات نووسنگەکەی وابزان ڕاستپاردۆ چکەوە بزان خۆی بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە ناتوانێت بەشدار بێت. نووسنگەکەی ڕاستپاردووە تر ئەوش لە ئەتەکێتی نێوان خۆیانە بڵین سەرۆکی حکومەت یا جێگیری حکومەت کی ڕاستپێرێ و تەکەیاڵێت ئەوەی تێدایە، بەڵام هی وتەی حەزبی تیان نییە بڵین کۆنفرانسەکە یەکسەر ڤیددیۆیەکی تایبەت وە کفری و دوای دەست دەکرێت بە پانێڵ. زۆر باشە. مامۆستا قەیس عەبدولقادر، نەبوونی یاریگایەک بۆ گەنجان و نەبوونی هەلی کار و کۆمەڵێ یان چۆڵکردنی شاری کفری 1500 ماڵ و هاتنی 900 ماڵی عەرەب ئەوەندەی کە لە قسەکانتان و تێگەشتم، ئەمە تەبان هەڕەشەیەکی زۆر جددیە لەسەر شوناس و نازنامەی نەتەوەی کورد کە هەر بە درێژای مێژوو خاک و نیشتیمان ئابە و جۆرەیە لە دەست دراوە. مەبەستمەوەی داواکاریە هەرە سەرەکیەکانی ئێوە چین؟ نەبوونی ئاوە کارەبایە، هەلی کارە، نەبوونی بودجەیە، خزمەت گوزاریەکانی ترچینیام ئێوە ئەو داوا لە پێشینەوە سەرەکیانی کە دەتانەوێت حکومەت بۆتان کە کامانن؟ وڵا زۆرن. ئەمانەی تۆ وتت بە سێ ئەوەندەی کەشی بخەسەر ئەم جاش ئەو بۆشایە پڕ ناکاتەوە. کامیان زۆر سەرەکی و کامیان زۆر سەرەکی پێویستن بۆیەوە؟ لە لێکێ لە پێویستیەکانی ئێمە شەڕی ئەوە نییە چینایەتی کورد و عەرەب و غەدریە چەند ساڵی عەرەب شەڕی مانەوە بکەن بەڵێ کە هەلی کار و خزمەتگوزاریش نەبوو هاوڵاتیان شارەکە بەجێ هێڵن و ئەگونجە عەرەب شوێنی بگرێتەوە. شەڕی مادەی 140 باشە دەمی هەر کادریەک و هەر بەرپرسێکی حکومیەکەیتەوە بڵێ باسی مادەی 140 و گەڕانەوەی ئەو شوێنە ناکۆکانەی هەریان بۆ ئەوێ. تەسەورەکەی ئێمە 16,000 دۆنم زەوی باشە کەوتووەتە نێوان حەشدی شعبی و حکوومەتی هەرێم. چەند 16,000 دۆنم زەوی باشە هی فەلاحی کوردن بە ناوی کوردەوەن هەمویان خزم و کەسی ئێمن لە شاری کفری دانیشتون ئەیانێ کار و پرۆژەی تیا بکەن بە هیچ شێوەیەک نایەڵن بەمەرجێ دەسەڵاتیانیش نییە بەسەریە، یعنی حکوومەتی هەرێم بەسەر ئەو زەویانە دەسەڵاتی نییە، بەڵام نایڵێ کە پرۆژەی تیا بکرێ حکوومەتی هەرێم نایڵێ. بەڵێ تێگەیشتی بۆچی دەبابە مدەڕعی حەشدی شعبی تایە تێگەیشتی خۆ ئەو مەفرەزەی کە دروست بوو ئەوێ بچێتە سەر ئەو زەوێنێڵێ ئەو کارە بکان ناتوانێت دەبابەکە تێپەڕێنێ بەس لە دوورەوەڵێ نایەڵم بیکەی ئەڵێ نابێ بیکە چکە ماڵی لە کفریایە ئەبێ ڕۆژانە بێتەوە بۆ کفری بۆ ئەو کارەکەی لەوەیە ماڵی لە کفریایە ئەوە نایەڵێ بیکە لای ڕێ حکومەتەکان ئێستا لەژێر قەڵەمڕەوی حەشدی شعبیان با خزمەتەکەم بەڵێ یەک شەقامێکەیە قیرێکە بەڵێ ئەو دیوی شەقامەکە حەشدە ئەم بەندیمی کورسانە یعنی ڕبایەکانی فەلاحیەکان کەوتوتە ئەو دیوەوە کەوتووەتە دیوی
با بڵین هەرێمەوە بەڵێ. کەوتێتە دیمی هەرێمەوە لە هەندێک شوێنە ڕبایی حەشدیشی دیایە باشە لەوێ خاوەن زەویەکەوێ کار و پرۆژە بکە نایەڵن حکومەتی هەرێم نایڵێ حکومەتی هەرێم نایڵێ بەمەرجێ هەر یەکێک لەوانە ئەوێ کارێک یا پرۆژەیە بکڵێ لە بەرامبەرە کارێ بۆ حکومەتەکەم شەقامێکی بۆ قیرەکەم باشە دوسێ دەفتەر دۆلاری ئەدەمێ بیخاتە کار و پرۆژەیەکی تەواو نەکراوە لەگەڵ ئەوە شارڕێگەی پێنادەن ئەمە یەکێ لە خاڵەکان کە هەمومان پێوەی قاڵین هەر هەمان جۆری زەوی باشە لە سنووری کوڵەجۆ هەیە کە سەر بە کفریە لە نزیک ساڵح ئاغا و یعنی منتیقی کەلار لەوێ ڕێگە پێدراوە ئەچی هەرچیەکەکەی ڕێگە پێدراوی بەڵام لە کفری ڕێگە پێدراونیت تێگەشتی ئەمەی لە کەرکووک و لە منتیقەکانی تری دووزەوە ئەیانەوێ بێن بۆ نمونە خواردنی ڕۆژانێ ئەمە برنجە و تەنانەت شتی وردەواڵی مناڵ و جبس و پسکیت و ئەوانە ئەبێ 70 کیلۆمەتر بڕۆن بۆرە و کەلار با بڵێن ناوەندی ئیدارەی گەرمیان ئەگەر خۆ لە کفریە ئەو شتانە بکرێگە بە بچووکتریش بیکەن چی سایقێک حەزەکە 70 کیلۆمەتر زیاتر ببڕێەوە ڕێگەی پێ نادەن من بەرپرسم لەم قسەی خۆم چەند جارێک ئەو ڕێگەی سەرێکی کە بە کفریاتیە بڕێ بەرەو دووز هەتاوەکو سەیتەرەیەک هەیە پێڵێن قوڕی چایی ئەلەوێ بەم دیوەعایت سڵاحەدینە ئەینە عەفو دیالەیە بەو دیوەعایی سڵاحەدینە لێرەوە نایڵن بڕوا ئەوەی دیالە نایلێ بڕوا بۆ سڵاحەدین سڵاحەدینیش نایڵێ بێت بەرەو دیالە ئەوانیش سراعی خۆیان هەیە لەمرا ئێمە کەوتوینێتە نێو بەرداش ئەبێ دوو بێ ئێمە کەوتینێتە نێوان چوار بەرداشەوە باشە کورد و حەشد و دیالە و سڵاحەدین و حکوومەتی هەرێمیش یعنی بەرداشەکان زۆر زۆرن کار و بینەکان کفری بە جۆرێک چەق بەستووە نازانین لەکوێوە دەست پێ بکەیت من هەموو جارێک ئەوتومە کاتێک سەردانێکی کەسێکی بەرپرسێکی معنی یەکێتیشم کردووە یاخود لەگەڵ هاوڕێکانما بۆ شوێنێک ڕۆشتوونە وتمە ئەمە میراتە ئەمە وەرەسە بەشکردنە ئیدارەی گەرمیان دوو قەزای هەیە قەزای کفری و قەزای کەلار کە ناوەندی ئیدارەی گەرمیانە بە هەموو یاسا و ڕێسایەک ئەبێ هەرچیەک بێت و کەرد بکرێ لە نێو کەلارە 6 بۆ 7 بەڕێوەبەرێتی گشتی هەیە بە تەوسەڕووی تو هەرچەنەوە کاری تۆ نییە تۆ وەڵامە بیتەوە چەند بەڕێوەبەرێتی لە کفریا بێ باشە یەک دانە ئێمە ئەڵێین لەو هەفتایە 6 با لەوێ بێ دەی بێتە کفری ڕۆژانە 4 تەکسی لەم ڕێیا ئیش بکە دوو نووسینگەی ئستنساخ و چوزانم ئەوانەی تۆ ناوی ئەنەی هەرچی لەوێنە گرە لە هەرچیەکە ئیسفادە بکە ئەوەشمان پێ ڕەوا نابینن لە کاتێکە ئیدارەی گەرمیان ئەبێ بەرپرسی ئیدارەی گەرمیان لە هەفتێکە هیچ نەبێ دوو ڕۆژ بێتە کفری ئەگەر نیواونی نەبێ ڕاستە شتەکان ینی ناقڕی پێگرتوین تینی بۆ هێناوین ئێوە چەند لە حکومەتی هەرێم و وە لە ئاستی باڵای حیزبەکانە چەند کەستان هەیە خەڵکی کفری بێ بۆ من ئەندای مەکتەبی سیاسی بێ یا وەزیر بێ پەرلەمانتا بێت چونکە عادەتەن ئێستا بتەوێنێتەوێ ئەمانەش تا ڕادەیە شەڕی بەرژەوەندی ناوچەکەی خۆیان نەکەن یەکێک هەورامیە یەکی هەڵەبجەیە یەکێک کەلاریوانە زۆر جار ئێستا من دۆست و ئەحبابی زۆرم لە کەلار هەیە لەبەرەوەی کە کۆمەڵێ بەرپرسی باڵا لە ئەندای مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی و لە ئەنجومەنی وەزیران و لە پەرلەمانیشان ئەمە ڕۆڵی هەبووە لەو تۆخکردنەوەی خزمەتگوزارەکانی حکومەت بۆ ئەو مەنتیقەیە بۆ هەڵەبجە بێ کەلار بێ سەی سادەق بێ پێنجوێن بێ هەر شوێنێکی دیکە چەند کەس هەیە لە کفریا بێ کە لە بڕیاردانە یان لە ئەنجومەنی وەزیران و حیزبەکانە ڕۆڵ و پێگەیەکی بەهێزیە بێ زۆر عنی لەوایانە تاکید نیم بەڵام یەک شتێککە پێڵێم لە ئاستی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی ئەوانە لەوە هیچیان بە کفری ڕاوە نەبینیوە بەداخ ئەوەی ئەبینم ینی نییە نازانم ئەگەر شتێکە بێ من نەیزانم دوای هاوڕێکانە پشتڵاسی بکەنەوە ئیداری گەرمیان ناڵێم ئەوە کفری و کەلارە ئێ باشەوە ئیدارەکە بەدەست با بڵێن کەسێکەوەیە ئێ باشە با جێگرەکەی هیچ نەبێت جێگرەکەی لە کفری بێ ئەوە شتێکە ڕێکاکە با قایمقامی کفری لە کفری بێ باشە ئەوەشمان پێ ڕەوا نابین هیچ نەبێ هەر دەنگەکان خۆمان پێ بگەین خۆ ئەگەزانم سبێنی قایمقامی بۆ کفری دامنرێ من دانانرێم چونکە من لەو ڕەنگە نیم کەوا ئەوان ئەیانەوێ کاکچالاکیش دانانێن یەکاکە هەر کەسێک دانێن با خەڵکی شارەکە بێ هیچ نەبێ ئەوان دەرگا دوورانە ئەکوتین دەرگا نزیکەکان ئەکوتین شتەکە دێن بە گوێیانە زۆر باشە قوربان کاکە بوجیات لە ئەگەری بەردەوامبوونی ئەم خەم و زوڵمەی کە بە ئاشکرا دیارە بەرامبەر بە کفری ئەکرێ کە ئایا ئەمە باگراوندێکی مێژووی و سیاسی کۆنی هەبووە کە بێگومان کفری
هەر لە سەردەمی برایم خانی دەلۆ و کوشتنی کۆمەڵێ کەسایەتی سەر بە بەریتانیا گونجێ ئەمە هەر کۆنەقینێکیش بێ ئێستا لە ڕێی مقاشەکانی ئەوروپا و بەریتانیا و بەرامبەر بە کفریەم داخە هەر بڕێژێنرێ بۆ نمونە ئەگونجێ ئەوە بێ لە ئەگەری بەردەوامبوونی ئەم خەم و زوڵمە و وەڵام لەدانەوەی داواکاریەکانتان و ئەوەی کە کۆنفرانسەکەشتان هیچ سەوز نەکار وەکو ئەو چەند ساڵی کە باستان کرد ئێوە چاڵوێستێکتان دەبێت وڵام من حەزەکەم کۆمەڵە داتات دەمێ هەرچەندە تۆزێ خێلا لەوە کاتی بەرنامەکە مەڵێن ئەوەندەی نەماوە کۆمەڵە داتا دەمێ حقیقەتەن ئێمە ئیسا ئیدارەی گەرمیان ینی نازانین بەڕاستی بەچی پێوەرێک ینی پرۆژە و پارەت تەوزیعەکە لە بینی ئەو 5 قەزایی کە باسم کرد بۆت و ئێستا ئەم 2 قەزایش هەیە یان ئەگە پێوەر بەڕاستی ئەگەر پێوەر ینی دانیشتوو بێت ژمایی دانیشتوو بێت ئەمە داتایەکی زۆر تازەیە 2016 کراوە لە بەیاناتی گەرمیان لە وزارەتی تەختیتی کوردستان داری ئەسای سلێمانی کەلار لە 206,000 کەسە کفری 55,000 کەس و 303 کەسە خانەقی 117,000 کەسە ئەگەر بەم شێوازە بێت واتە ئێستا خانەقینێ دەرکەی بینی کەلار و کفری 1/4 150,000 206 بۆ 55 1/4 واتە ئەگە پرۆژەیە کات لە 125 بۆ کفریە ئێوانە من لە 112مان نییە پاشان ئەگەر مەوسم پێوەەر ناحیە بێ قەزای کفری 4 ناحیە هەیە کراسیانی هەیە ئەگەر پێوەەر قەدیم بێ کۆن بێ ئێبرا کەلار دەیەک بووە خۆ من لە کەلار ژیاوم لە 1970 تا 1970 کەلار دەیەک بووە سەر بە ناحی شێروانە سەر بە قەزای کفری تەنانەت قەزای کفری کاتی خۆی لە ساڵی 1830ەکانە ویلایەتی بکراتە ویلایەتێک ئەمە حقیقەتە لە وەثایقی عوسمانیە هەیە کراتە لیوا ناوەندەکەی قەزای کفری بووە و قەزای قەرتەپا قەزای خورمات و قەزای زەنگابات یعنی عوسمانەکان کردیانتە لیوا لەبەر گرنگی شوێنەکەی ئێستا ئێمە بەرەو دیێڕوین سێرم لێتە لەم ئیدارەی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە بەرەو دیێڕوین ئێستا لە قەزاش ناچین ئێستا حقیقەتەن ئەمجا پاشان ئەگە پێوەر دێبێت ئێمە 119 دەی ئاوەدانمان هەیە کەلار 121 دەی ئاوەدانی هەیە ئەگە پێوەر مۆزۆ پێوەر ئەوە بێت کە مەساحەی زەوی بێت تەبان کفری 2871,000 کیلۆمەتر مربع بەڵام کەلار 1448 ینی کفری دوو ئەوەندەی کەلارە ئەخ کاکە ئەمە غەدرە بەڕاستی تۆ ینی نازانم چی بەچی پێوەرێک ئەو داهاتە ئەو پرۆژانەی کەوا لە بینی کفری و کەلارە بەچی پێوەرێک من لە زۆر مەسئول پرسیارم کردە تەنانەت لە وەزیری تەختیتیش پرسیارم کردە حقیقەتەن پێمان ناڵێن یا نایزانن یا پێمان ناڵێن من ئێستا لەم بمبەرەوە پێیان دەڵێم کاکە هەرچی پرۆژەیە تێتە ئیدارەی گەرمیان هەرچی پارەیە تێتە ئیدارەی گەرمیان حسەی کفری چەنە کاکە لە 150 ئێمە مەمنووی بمان دەنێ لە 110 بمان دەنێ بەس ناوی بنن ناوی بنن بڵێن لە 100 چەنە ئەمجا پاشان ئێمە بەڕاستی ئەم دەستە دوای ئەم هەموڵ و ماندووبوونەکە دەرگانم لێمانەدایە حقیقەتەن دەرگانیە بەس دەرگای کاک مەسرور ماوە بزانم بیبینین ئەوش هەوڵماندایەوەی حقیقەتەن ئەمانەی کاک مەسرور ببینین کێشە و دریفتەی خۆمانی بۆ باسکەین دوای ئەمە بەڕاستی ئەبێ هەڵوێستەی ترمان هەبێ ئەگەر ئیداری گەرمیان ئەو غەدرەمان لێ بکە ئێمە شۆک و دەربەن وەکو چەمچەماڵ بەڕاستی جیابینەوە لە ئیداری گەرمیان و کاتە ئیداری گەرمیان تەنها قەزای کەلارە مێنێتەوە ئێمە سەتینە سەر سلێمانی کاکە بەس نییە وەکو دەربەن یا وەکو چەمچەماڵ ئیحتیمامیمان پێدەن تەنها دوو خولێکم ماوە مامۆستا قادر ئیسماعیل پێم خۆشم پرسیار لە جەنابەت ناکەم کۆتا قسە و یا شتێک لەبارەی کۆنفرانسەکە و پانێڵەکانەوە لە بیرمان کردوێ من نەمپرسی بێ پێم خۆشە بەبێ پرسیار جەنابەت کۆتا قسە بکەیت زۆر سوپاس دەست خۆش بێ ڕاستی ئێمە لە هەوڵ و کۆشی خۆمان بەردەوامە بین تەسەورەکەم ئەمە یەکەم کۆنفرانس نەبێت ئێمە لەسۆ پلانی کۆنفرانسی داهاتوو بۆی دەرەنجامەکەی لە کوێبێ هەرۆکەی ئێمە باسمان کرێمە لە لۆکاڵی بوون دەرچوین پشت بەخوای ئەمە کۆنفرانسی داهاتوومان مخەیرە بین لە نێوان کەرکووک یا هەولێر یا بەغارێکێک لەو شوێنانە ئەنجامی بدەین هەروەکوتم گرفت و کێشەکانی ئێمە زۆرە بەڵام بجیاتەوەی لەبیر چوو ئێمە پێشتر کفری سەر بە پارێزگای کەرکووک بۆ یەکێ لە خاڵە هەڵی گرنگەکانی مادەی 140 بەهێزکردنی کوردە لە کەرکووک ئێمە توانین یەکێک لە ئاگەرەکانمان هەوەیە گەڕانەوە بۆ سەر پارێزگاری کەرکووک زۆر سپاس بۆ بەڕێزان مامۆستا قەیز عەبدولقادر و کاگە بوجیادی کفری و مامۆستا قادر ئیسماعیل ئەندامانی دەستەی پاڵپشتی شاری کفری
بە ئومێدیەوە ئینشاءڵڵا سبەینێ جەژنی وەرگرتنەوەی مافەکانتان بێ و هیوای سەرکەوتن بۆ خۆتان و بۆ کۆنفرانسەکەشتان ئەخوازم دووبارە زۆر بەخێر بێن و خۆشحاڵ بووم بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست قسەمان لەسەر گرفت و خەم و ئازارەکانی شاری کفری و هاوڵاتیانی کرد بە ئومێدیەوەی دەسەڵاتداران و کاربەدەستانی حکومەت ئاوڕێکی جددی لەم قەزا مێژوویە خۆشەویستەی کوردستان بدەنەوە تا بە یەکگەشتنەوەیەکتر لە ئەڵلقەیەکی تری بەرنامەکە بەخۆی گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ دەستان خۆش بێ زۆر زۆر بەخێر بێن